ڕێوشوێنەکانی بانکی ناوەندی و حکوومەتی عێراق نەک هەر نەیتوانیوە نرخی دۆلار بگەڕێننەوە بۆ نرخی فەرمیەکەی، بەڵکو دۆلار بەردەوام لە بەرزبوونەوەدایە و هۆکاری سەرەکیش بۆ بێبەشکردنی بەشێک لە بانکەکان لە کڕینی دۆلار لە بانکی ناوەندی دەگەڕێنرێتەوە. ئەوەش لە ترسی بردنە دەرەوەی چەندین ملیار دۆلار بۆ وڵاتانی دراوسێ و بەناو و بەمەبەستی جۆرا و جۆرەوە. دابەزینی نرخی دینار لە بەرامبەر دۆلاردا کاریگەری نەرێنی بەرچاوی لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان و کاسبکاران هەبووە و چاوەڕوان دەکرێت تەقینەوەی ناڕزایی جەماوەری بەدوادا بێت. نرخی دۆلاریش سەرڕای ڕێوشوێنەکان بەربەستی 1700 دیناری شکاند. ئەگەرچی بەرزبوونەوەی نرخی دۆلار بۆ کەمبوونەوەی کڕیارانی دۆلار لە بانکەکان بۆ ڕێوشوێنەکانی ڕێگریکردن لە بردنەدەرەوەی دۆلار بۆ ئێران دەگەڕێنرێتەوە، بەڵام بانکی ناوەندی تا ئێستا نەیتوانیوە بگەڕێتەوە بۆ ئەو بڕە دۆلاری پێشتر فرۆشتوێتی کە زیاتر لە 200 ملیۆن دۆلاری ڕۆژانە بووە و لە ئێستادا نزیکەی 1/3 بۆ 1/4 ئەو بڕە دۆلارە دەفرۆشێت. ئەمەش وای کردووە نرخی دۆلار زیاتر بەرز ببێتەوە. حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی لە کۆبوونەوەیەکیدا لە مانگی ڕابردوو چەند بڕیارێکی بۆ ڕێگری لە بەرزبوونەوەی زیاتری نرخی دۆلار دەرکرد کە لایەنە حکوومەکانی عێراق و کەرتی تایبەتی ناچار دەکات کاڵاکانیان بە دیناری عێراقی و بە نرخی 1470 دینار بۆ هەر دۆلارێک بە هاوڵاتیان بفرۆشن. لەوانش کۆمپانیاکانی هێڵی ئاسمانی و ئاژانسە بازرگانیەکان و کۆمپانیاکانی گەیاندن و پرۆژەکانی نیشتە جێبوون دەگرێتەوە. بانکی ناوەندیش دۆلار بە نرخی 1460 دینار بداتە ئەو لایەنانە. هەر لە چوارچێوەی هەنگاوەکانی حکومت بۆ ڕاگرتنی دابەزینی نرخی دینار ڕۆژی 23 مانگی ڕابردوو سەرۆک وەزیرانی عێراق بە بڕیارێک مستەفا خالم مخیفی پارێزگاری بانکی ناوەندی لە کارەکەی دوورخستەوە. 2 ڕۆژ بەر لەوەش وەزارەتی ناوخۆی عێراق چەندین بازرگان و خاوەن نووسنگەی ئاڵوگۆڕی دراوی دەستگیر کرد کە بە وتەی خۆیان یاریان بە نرخی دۆلار کردووە و پشێویان لە ناو بازاردا دروست کردووە. سەرەتای دابەزاندنی نرخی دینار لە بەرامبەر دۆلاری ئەمریکی بە بڕیارێکی حکوومەتی پێشووی عێراق بە سەرۆکایەتی مستەفا کازمی کە لە 19 کانونی یەکەمی ساڵی ڕابردوودا ڕایگەیاند نرخی گۆڕینەوەی دینار لە 1170 دینارەوە دەکەن 1450 دینار بەرامبەر هەر دۆلارێکی ئەمریکی. چاودێرانی دۆخی دارایی و ئابووری لە عێراق پیان وایە ڕێوشوێنەکانی حکوومەت و بانکی ناوەندی عێراق هیچ کاریگەریەکیان لەسەر گەڕانەوەی دۆلار بۆ نرخەکەی پێشووی نابێت. تا ئەو کاتەی عێراق ملکەج دەبێت بۆ فشارەکانی ئەمریکا لەبارەی ڕێگری لە بردنەدەرەوەی دۆلار لە عێراقەوە بۆ وڵاتانی دراوسێ. ئەمەش لە ڕێگرتنەبەری ڕێوشوێنی پێویستەوە دەبێت لەلایەن بانکی ناوەندیەوە لە فرۆشتنی دۆلار بە بازرگانان و کڕیارانی دراوی بیانی.